هاي القايم قام وهاي الجماعة المرور نعم البازيان نعم. شلون تشكرهم؟ شنو سوا؟ بەڕاستی نازانم چۆن سوپاسیان بکەم سرم سوڕماوە بۆ سوپاسکردنیان ئەوانە وەکو کوڕی خۆموان و لە ڕاستیشدا ئەوەی ئەوانە بۆ کوڕەکەمیان کردووە وەکو ئەوێ کە برابن ئەم پیاوە بۆ ئەوەی کە کردوویەتی بە هیچ شتێک پاداش ناکرێتەوە جەنابی قایم قامیش بە هەمان شێوە کە وەکو کوڕی خۆشەویستی خۆمە و هیچ درێغیەکی نەکردووە بە تایبەتیش کە ئەو ئێستا لە بارودۆخێکدایە لەلایەک باوکی نەخۆشە جێی هێشتووە و لەلایەکی دیکەش پێویستە بە دوای ئەو کێشە و گرفتانەدا بگەڕێ کە لافاوەکەی چەند ڕۆژی ڕابردوو لەو ناوچەیە دروستیان کردووە کەچی ئەو سەرەڕای هەموو شتەکان باوکی بە نەخۆشی بەجێهێشتووە و هاتووە لەگەڵ من بە دوای کوڕەکەی مندا دەگەڕێت. نازانم چۆن پێناسەی ئەم دۆخە بکەم دەمەوێ ئێوەی ڕاگەیاندکار ئەم واقعە بگوازنەوە با پێشتان بڵێم ئایا پۆلیسی هاتوچۆ لە بەغدا ئامادەیە لەگەڵ من بێت لەم ناوچەیە بە دوای کوڕەکەمدا بگەڕێت لە کاتێکدا ئەو بەڕێزەی کە لە لای من وەستاوە پۆلیسی هاتوچۆیە و لەگەڵ ئێمەدایە و بە دوای دۆزینەوەی کوڕەکەی مندا دەگەڕێت بەڵام بێگومان ئەوە لای ئێمە نییە چونکە ئەوەی پۆلیسی هاتوچۆ لە لای ئێمە لە بەغدا دەیکات تەنیا سزادان و پێبژاردننی شۆفێرەکانە بەڵام لێرە بە پێچەوانەیە لەبارەی جەنابی قایم قامیش ئەوە بێگومان هەر چۆن سوپاسی بکەم هێشتان کۆتایی نایێت حەزڵ لە قایم قام باوکێت چۆنە کە بۆ بۆنی مۆز ئەوە بەجێوێ شەو نەخۆشە زۆر سپاس وەڵا باشە شکر من سێ ڕۆژە بڵێ باوکم بەڕاستی نەخۆش بوو بەجێم هێشت بووە چەنە داوایە کردیم بچمەوە بۆ لای چکە ماڵی من باوکم لە ماوە دەژی زۆر نەساق و بەڕاستی ئیتر چوومەوە بۆ لای دوێنێر چۆنێک بێگەیشتمەوە لای شکر باشترە تاقانەشی چی پێوتی کەس شووی سەردانە کرد وەڵایی پێی خۆش بوو یعنی ئەچەنە و پێی خۆش بوو من چمەوە بۆ لای چوانێک پێویستی تایبەتی هەبوو بەڕاستی بیا من بۆی بکەم بەڵام بەڕاستی پێی خۆش بووتی تا توانی خزمەتیان بکە من لەو ڕۆژەوەمان نەعینایان ناسم نەبینیویش من بەڕاستی وەکو برایەکی خۆم کەون بوو بێت چکە بەڕاستی ئێمە نەزرەیەکمان هەیە عرب و کورد بەڕاستی ئێمە ئینسانیە زۆر مهمە لای من هەر کەسێک مرۆڤ بێ و ئینسان بێ ئەوە زۆر مهمە لە لامان لەبەرەوە ئەوەی کە پێمان کراوە گەر کوڕێکی خۆشمان کوڕێکی قەزا و بەڵات و کوڕێکی بازیانیش ئەمەی لێ بەسەر بەهاتە چۆن بوو ئەم گەڕام هەر ئاواش گەگەڕام بۆ کوڕێ خۆمان خۆ لە شتان سابێک کاگەڵێن جەنابێ لە ڕۆژی لافاوەکەیە خۆچوویتەنە و قوڕاوەکەوە شوێن ناو کوونەکانە پاکردەوە سەر زێرا بەوە پاکردەوە لە کاتێک ئەوتوانی کەسی تر بنێری بۆمە کرد واللهی من بەواجب بێزانم یعنی بێ مجاملە تەسەورەکەم و تەسویرەشم بڵاو بوو بۆ خوا علی ماگام لێ نەبوو یعنی نەمزانیوە چیە تەسویری کردوم بەواجبم زانیوە لە پێناو سەلامەتی شۆفێران و هاوڵاتیان و ینی بەڕاستی لافا و ئاوێ بوو قەت تەسەور ناکراوە لەوەی بڵم بە تەمەنم من یەکەم جارمە ئەمە ببینم تەنها بۆ ڕزگارکردنی خەڵک بوو چونکە ئەمان بینی سیاری خەڵکە سوڕایەوە لەسەر ئاوەکە توماناگەر هەر نەتوانین تۆزی ئاوەکە لەسەر ڕێگاوبانەکان کەمکەینەوە لە پێناو سەلامەتی خەڵکە ئەو واجبی ڕئیسی ئێمەیە